ئێمە زیاتر ئیشمان لەگەڵ شاری سلێمانیە لەگەڵ چواردۆریم ئێمە مندوبمان هەیە کە ئەینێرین بۆ شوێنەکان بەعام مشتری ئەم بابەتانە وردە ڕوو لە زیادبوونەکە خاصەتەن لە تەمەنی گەنجەکانایتر لە 16 ساڵ بەرەوسەرەوە ئیتر وەکو بابەت ئێستا بابەتێکی زۆر بڕبڵاو لە نێوان خانماندا بە تایبەتی لە ئێستا بەشێکی زۆری داهاتیان بۆ بابەتە جوانکاریەکان تەرخان کردووە هەر بۆ پێی کە خۆشمان لەناو بوارەکەین ئیتر بە شێوەیەکی ڕۆژانە پێداویستی ڕۆژانە کە بابەتێکیان نامێنێت دووبارە ئەیکردنەوە هەنێ بابەت هەیە ئەسڵەن هەر پێویستیان پێینێ بەڵام کاتێ مندوبەکان بۆیان ئەبن حەز لە بابەتەکە ئەکەن و ئەیکڕن ئێستا بابەتێکی زۆر بەربەوە لەنێوان خانماندا لە ئێستا هەمووی ئەڕوات بۆن بە شێوەیەکی ئام ئەڕوات ینی خەڵک زۆر گرنگی بە پاک و خاوێنی و بە بۆن و شامپۆ ئەم بابەتانە بە شێوازێکی زۆر ساخە بێتۆ لەنێوە بازاڕەکاندا و بابەتی میکاپ بە تایبەتی میکاپە باشەکان کە بۆ پێست باشن و زیانیان نییە ئەوەش بە شێوەیەکی زۆر ئەڕوات هۆکارەکەی بۆ پێشکەوتن و پێشکەوتنی بابەتی تەکنۆلۆژی ئاگەڕێنەوە بە تایبەتی ئینستاگرام و سناپچات و ئەم بابەتانە کە ئیتر لە نێوان خانمانە بڵاوە ئەم وێنێک پۆستەکە ئەو وێنێک پۆستەکە ئەم ئەبینێک کە ئەم میکەپەکەی چەند جوانەیە چی بەکار ئەهێنەیە بۆن منە کەسێک ڕکلام بۆ بەرهەمێک ئەکات ئیتر وەک تقریبان وەکو چاولێکەری وایە لە ڕاستیە هەندێک ماوەت هەن کە لەوانەیە زیانی هەبێت ئێمە خۆمان پێیان ئەڵین کە زیانەکەی فڵانەشتا بەڵام لەوانەیە سوودی بۆ شتێک هەبێت بۆ ئەو خۆی سوورە لەسەر کڕینی ئەگینا ئێمە بەعام ناڵم لەسەر متمانە کارەکەین زۆر ئەو بابەتانەمان نییە ئێمە مندوبەکانمان پێکاتەکانیان بۆ شەرحەکەن تیان ئەگەنن کە ئەمە چیتیە بۆ چ بابەتێک بە سوودا خۆشیان لەو کاتە سەیری ئەەکەن ینی هەم ئەتوانن سێریکەن هەم لەویا وەکو مندوبەکە شەرحی ئەکات بۆی کە ئەمە سوودێکی زۆر ئەگەێنێ پێیان زیاتر گرنگی بە جوانی ئەیرێت بەڵام تەندروستەکەش لە پاڵ ینی ناچن ماوەجێ بکڕن کە زیانی هەبێ بۆ پێستیان ینی بۆن منە کاتێک کە فاوندیشنی ئەساسێک ئەکڕن لەگەڵە سیرۆمێک ئەکڕن بۆی هیلاکی ئەساسەکەیان دەربچێت لە پێستیان ینی لە هەردوو لا گرنگی پێ ئێن بە زۆری بەڵام زیاتر بەلانی جوانێکیشکاوت ڕاستە فلتەرەکانی سناپ کاریگەری هەیە لەسەر حەزکردنی خانمان بۆ جوان بوون لەبەرەی فلتەرەکەەوە لە کەسەکەت کە هەنێک میکەپی زیایی بۆ کات ئەویشەچێت ئەوێ و فلتەرەکە بێت بۆ منە فاوندیشنی زیاتر ئەکات سوراوەکەی زیاد لە حەد ڕەنگەکەی تۆخەکات ئیتر هەنێک بابەت هەیە کاریگەریان هەیە بە هەمان شێوە چاولێکەری وەکو پێشتروتمان ئەم لە ڕەفیقەکەی یا بۆ ڕەگەزی بەرامبەری پێی خۆشەکە جوانتر دەربکەوێت ئەو بابەتانش کاریگەریان هەیە ئێستا چۆن بڵێ ئەوکو ئالوودەبوونێکی لێ هاتووە ئێستا جاران بۆ نە بێمیکیاژ دەتوانی بێتە دەرەوە ئێستا بە هیچ شێوەیە ناتوانانی بێمیکیاژانی بۆ کچان زۆر قورسە بێمیکیاژ بشنە دەرەوە بەدڵنیەوە چاولێکەری دەوری هەیە سوۆشیال میدیاش دەوری هەیە ینی وەکو ئەیانێ هەموو هەر تۆڕێکی کۆمەڵاتی کۆمەڵێک ئاپیتەیە کۆمەڵێک کەساتی بە ناوبانگیتەیە هەموو تاکان ئەیانێ وەکو لەوان بچن ئەنی زۆرترین هەوڵ دەدرێت بۆی لە فلتەرەکانی سناپچات یا فلتەرەکانی ئاپەکانی کە بچن باوەڕ بەخۆنەبوونیش هەر دەورە بینەکە باوەڕیان بە خۆیان نییە ئەیانەکو ئەو فلتەرە بن ئەو کەسە بە ناوبانگانی کە لە سوۆشیال میدیا بە ناوبانگی یانی زۆتی کاریان ئەوەیە وەکو خۆوتە ئافرەتەکان ڕابکێشن ئەو شتانی کە ئەوان لە بەریانە ئەوان بەکارێن بە دنیای ڕکلامێک ئەو ڕکلامێ بەکارێن بۆی تۆ من بیکڕین و قازانجی زیاتر بکەن زیاتر بۆ قازانجا بۆی کەسە بە ناوبانگا قازانجەکەن و ڕکلامەکەن بۆی کەسی بەرامبەر بیکڕن لە ئێستادا هیچ کار ناکرێت بە هۆشاکردنەوەی گەنج هەموو دەستگاکانی ڕاگەیاندن ئەو فاکتەرانی کە هەیە زیاتر گرنگی بە بۆری جوانکاری دەدەن بە گرنگی بەوەیە ئەمڕۆ باوی چیە ئەمڕۆ ئەو کەسە چی لەبەر کرد چۆن ڕۆی زیاتر گرنگی بەوانە دەدرێت ئەنی ئەوەی گرنگی بە جوانکاری دەدرێت گرنگی بە کتێبێت نادرێت تاسەتون کتێب کە بڵاو بکرێت و یاشتێ بۆ نمونە ئێستا من موبایل لێ بگرم بەدەستمەوە لەو پۆستانێکەیە ئەو نەبابەتی جوانکاری سەرنجی من ڕای دەکێشە بابەتێکی کە سەرنج بڕاناکێشێ ئەنی دەبێت گەنج خۆی بگەڕێ خۆی بەدوایە بگەڕە خۆی هۆشیار بکات و لە ڕێگەی خوێندنەوە بێ لە ڕێگەی متابعکردن بێ دەبێت خۆی هۆشیار بکاتەوە قسەیەک هەیە لە بۆست قسەی وتێکی ئینگلیزی بۆستن لە بەناوبردنی کەسە گەنجەکان ینی ئەمە ئەم قسەیە مانای ئەوە دەگەێنێت کە ئەو تاک بە زۆری ینی کە بابەتی هیچ سوودێکی پێ نەبەخشن زۆر زیاد لە حد گەورەی دەکات و زۆر بەدواداچوونی بۆ دەکات وەکو پێکەم جاری ژوتم تاک باوەڕی بەخۆینە ئەو کە خانمەکان ئەو کەسانە باوەڕیان بەخۆینە وەک گوتم سێری ئەو فلتەرانە دەکات سێری ئەو کەسایەتیانە دەکات کە وەک ئەو نیاوە لەم باشترە باوەڕی بەخۆی نابێنێت پێویستە هەموو ئافرەتێک باوەڕی بەخۆی هەبێت وەکو وتم تەداخلی ژیانی کەسەکان دەکات کاریگەر نەبێت بۆ کەسە بە ناوبانگانە و ژیانی خۆی بژی و ڕێنمایمەیە زیاتر هۆشیار بێتەوە و قەناعەتی بە جوانی خۆی هەبێت زۆر ئاسایە کە ئافرەتێک هەموو دەموچوی گونجاو نەبێت کێشە چیە قەیچێکە بە
کەم و کورتێکمان نەبێ خۆ قەنەعەتە هەبێ باوەڕکە و کەم و کورتی نامێنێ قەنەعەتە بەخۆ هەبێ وەکو ناشرینی نامێنێ